خوشکو برایانی خوشویستم میوانه برایزکان زور زور بختورم که امرو بجداری تانه کم لم یاد پیروزه دا یادی جشنی نتوایی من جشنی نوروزی پیروز امیدوارم همو سالک بخوشی هم یاد بکنه و پیروز بایه که گرم لهمو کردستانیان دکم لهر کوی که هن بمبونه پیروزه و هر وها پیروز بایی لهمو او گلانه دکم که لگل ایمه کرد ام یاده دکنه و لگل ایمه رزگاریان بو لدستی دیکتاتوری او سردمه پیشی 2700 سال برل 2700 سال گلی کردستان را پری دجی زورداری و کاوی آسنگر زحاکی دیکتاتوری لناو برد بو وی آزادی بو گلکی بینی لو ساوه و تا امرو و تا گلی کردستان ما بی به هیچ شویک راضی نابی بجیانی بندستی و جردستی دجمنان و ناحزانی گلی کردستان دتوانن کیمیاباران مان کن دتوانن انفال مان کن دتوانن بمان کجن بلام به هیچ شویک ناتوانن اراده ایمه بکجن لبرو با کس خوی تاقی نکات و شر اراده لگل گلی کردستان کات خوشکو برانی خوشویست نوروز یعنی آزادی رزگاربون نویبونوه و هنگاونان برو لوتکی سرکوتن و من لیره دا به پیوستی ازانم داوای که برایانه لهمو مالی که کرد کم لهمو تاکی که کرد که خواه ام ولات جوانه پی بخشیوین ام سروشت جوانه که کاتی اچن بو سیران خواه انشالله همو روژکتان سیران بی و همیشه لخوشی و بختوری دابن بلام جوانی هم سروشته و خواهینی ولاتکتان بپاریزن عزیزان اما مناسبتی اول نیه من بچمناو وردکاری همو بابتکان بلام دیسان به پیوستی ازانم آماجه بواب کم که رنگ هنده کسوات بگن که کشه ایمه کشه چند مسئله که اداریه نخیر کشه ایمه کشه نتویه که کشه مافه کشه زمینه کشه نتویه
کێشەی مافە، کێشەی زەمینە، کێشەی سنوورە، کێشەی هاوبەشی بوونە لە حکومڕانی. کێشەکانی تر هەمووی لاوەکین، ئەمەیە کێشەی سەرەکی. لەبەرەوە من ئێستا شەیڵێم و ئەو پرسیارە ئاراستەی برایانمان دەکەم لە بەغدا، وەڵامی ئێمە بدەنەوە، ئێمە شەریکین یان نە؟ لە کوتەییدا من جارێکی تر نەورۆز لە هەموو کوردستانیان پیرۆز دەکەم و گەلی کوردستان دڵنیا دەکەمەوە ئێمە هەمیشە لەگەڵ ڕێککەوتنین، لەگەڵ دیالۆگین، بەڵام بە هەموو بڕوایەکەوە پێتان ئەڵێم هەرێم ئامادەیە بۆ هەموو احتیمالاتی تریش. ئێمە بەهێزین پشت بەخۆی گەورە و بە ئێوە گەلی کوردستان. تر هەر لە خۆشی و بەختەوەریدا بن و ئینشاءالله هەموو ڕۆژێکتان نەورۆز و جێژن دەبیت و سڵاوی گەرمم بۆ هەمووتان، چاوانەی لێرە ئامادەن لە ماهەنگە و چاوانەی دوورن، چاوی هەمووتان ماش دەکەم و هەر بمینن. و ڕێگەم دەن بە چەند وشەیەکی عەرەبی بە خێراتنی میوانە بەڕێزەکان بکەم، بە تایبەتی سەرۆکەکانی زانکۆکانی عەرەبی کە کۆنگرەیان لە هەولێر بەست و ئەمەش سەرکەوتنێکی تر بوو بۆ هەرێمی کوردستان و بۆ هەولێری پایتەخت. حضرات الأساتذة الأفاضل، رؤساء الجامعات العربية المشاركين في المؤتمر السادس والأربعين لاتحاد الجامعات العربية، اسمحوا لي أن أرحب بكم باسم جماهير كردستان أجمل ترحيب مرة أخرى، وأهنئكم على نجاح مؤتمركم، وأربيل تفتخر بوجودكم بين أبنائها. أبناء كردستان كلهم يفتخرون بكم، نتمنى لكم طيب الإقامة، وكذلك أرحب بجميع القناصلة وممثلي الدول الصديقة في كردستان، والسلام عليكم ورحمة الله وبركاته.